دوتەوە ئەڵێن مافی ئافرەت دەپارێزین ئەڵێن ڕێگا ئەدەین کە حکوومەتەکە گشتگیر بێت ئەڵێن ڕێگا ئەدەین بۆی ئافرەت خوێندن تاوکە ئەمە لەلایەکەوە بەڵام لەلایەکی ترەوە ئەوەی کە گرنگە بزانین کاک بڵێن ئەم ڕێکخراوە کە کاتێک ئەم پامانش بڵاوە کاتەوە ئاماژە بەوە ئەدا ئەڵێ لە سنووری شەریعەی ئیسلامیە کەواتە بە ئایدۆلۆجیایان نەگۆڕاوە کاتێکیش کە ئایدۆلۆجیایان نەگۆڕابێ تەسەوری من وایە ئەم فترەی ئەوەڵ محتەمەلە ساڵی یەکەم خۆیان بگونجێنن لەگەڵ دەوروبەرە بۆ ئەوەی اعترافی نێودەوڵەتی بەدەست بێنن ئەوە تا وڵاتان بۆ نمونە ڕئیس وزەرای بەریتانیا لە چەند ڕۆژی ڕابردووە لە پەیوەندێکی تەلەفۆنیا لەگەڵ سەرۆک وەزیرانی پاکستان باسێوەی توێتی پەلەمەکەن لە اعترافکردنی تاگلایەنە هەوڵەدەین اعترافێکی کۆمەڵ بە کۆمەڵ ئەمە بکرێ بەڵام لێرەدا هیچی لە پرسیارەکانەوەی لە 20 ساڵی ڕابردوودا دکتۆر کۆمەڵگەی ئەفغانستانیش یعنی زیاتر بەرەو کراونەوە ڕۆی ئێستا دەکرێت کۆمەڵگەی ئەفغانستان بە کۆمەڵگەیەکی کراوەدا بنرێ باشە لە بەرامبەر با بڵین دنیایەکی داخراوی وەکو تالیباندا وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد ئایدۆلۆژیەتەکەی هیچ گۆڕانێکی بەسەردا نایەت ئەم دوانە چۆن بەرابەر دەکرێن ئەم دوانە چۆن دەتوانن پێکەوە هەڵ بکەن بەڵێ بە بڕوای من تالیبان شەرعیەتی لە پشتە شەرعیەتەکەشی لە دوو هۆکارەوەیەت یەکەمیان تالیبان نوێنەرایەتی پەشتوونەکە کە 148 دانیشتوانی زۆرینەی وڵاتی ئەفغانستانن ئەمە سەرچاوەیەکی شەرعیەتەکەیەتی خاڵی دووەمیش حکوومەتی کابل لە درێژای ئەم چەند ساڵی ڕابردوو وەکو حکوومەتێکی گەندەڵ ناسرا ئەمە هۆکارێکە کە ئەو شەرعیەتە بدا بە تالیبان لە عینە کاتیشە ئەو جیاوازیە کۆمەڵایەتی زیاتر لە نێوان شارەکانە بۆ دەرەوەی شارەکان لەبەرەوە من تەسەورەکەم تالیبان لەوە تۆکمەیە کە ئەتوانێت ئیشوکارەکانی بەڕێوە بەرێ بە حکمی ئەو شەرعیەتەی لە دەستایەتی لەو دوو سەرچاوەی کە ئاماژەم پێدا باشە دکتۆر ئەو ڕەوایی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی بۆ تالیبان هەیە لە ناو ئەفغانستاندا لە هەمان کاتیشدا زۆرێک لە ڕووناکبیرانی ئەفغانی ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن تاریکستانێک بەڕێوەیە بۆ وڵاتەکەیان هاوشێوەی ساڵی 1996 بۆ ساڵی 2001 کۆمەڵگەی نێونەتەوەی لە ڕوانگەی ڕەوایی پێدان و ڕەوایی پێنەدان بەم دەسەڵاتەی تالیبانەوە چەندێک ڕای ئەفغانیەکان بەهێن وەردەگرێ بە بڕوای من ئەو ڕۆشنبیرانە ڕاستن لە مەودایەکی ناوەڕاست بۆ دوور تالیبان بە بڕوای من ئەگەڕێتەوە سەر هەڵسوکەوتەکانی ڕابردووی جەنابتان ئەزانن لە چەندین جار لە مێژووە حکوومەتی ئایدی ئەمین حکوومەتی ستالین حکوومەتی بەعز لە ئەوەڵەوە تۆزێ مرونەت و نەرمونیانی ئەنوێنێ بەڵام دوایی وردە بەرەو توندڕەویە گەڕێتەوە بیریشتان نەچێت تالیبان وەکو ڕێکخراوێکی ئیسلامی شەرعیەت لە دەستەیە لای ڕێکخراوە توندڕەوەکانی تری جیهان و لای ڕێکخراوە ئیسلامیەکانی جیهان ئەگەر زیاد لە حەد نەرمونیان بێت شەرعیەتی ئەو شەرعیەتێکی ئیسلامیە لەبەر ئەوە زۆر ناتوانێت یاری بکە بە شەریعەتی ئیسلامی و زیاد لە حەد نەرمونیان بێت بەڵێ بەڵام دکتۆر ئەومیان ڕەویە کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی بەپێی راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان هەتا ئێستا لای تالیبان نەبینراوە لەو راپۆرتی نەتەوە یەکگرتوەکانە ئاماژە بەوە دەکرێت کە تالیبان دەستی کردووە بە هەڵمەتێکی تۆڵەسەندنەوە لە کاربەدەستانی پێشوو یان لە دەسەڵاتدارانی پێشووی ئەفغانستان بەڵێ ئەمە ڕەمە لە ئەوەڵەوە هەندێک شتی کەم ڕوئەیە بەڵام لە داهاتوە بلەو بڕوایم ژمارەی عەدەدی ئەمە زیاکە بە بڕوای من کۆمەلگای نێودەوڵەتی ئەتوانێت لەما ڕۆڵێکی هەبێت هەڵسوکەوتی تالیبان و پێکهاتەی حکوومەتی داهاتووی تالیبان کە تا ئێستا ئیعلان نەکراوە ئەمانە هەمووی نیشاندەرن بۆ ئەوەی ئایا هەڵسوکەوت و سروشتی ئەم حکوومەتی تالیبان لە چ جۆرێک ئەبن من تەسەور مایە لە ئەوڵەوە تالیبان هەندێک نەرمونیانی هەر چۆنێ بێ ئەنوێنێ ئەمانە ڕووداوی گشتگیر نین خەڵکەکە بە دڵنیایی و ئەترسێت چونکە حکومڕانی ئەو ڕێکخراوەی بینیوە لە ڕابردووە بەڵام ملاحەزە بکەن تالیبان سەردانی رووسیا کردو سەردانی چینی کردو سەردانی ئێرانی کردووە اینجا نوێنەرایەتی هەیە لە دەوحە من تەسەور ناکەم تالیبان بە هەمان ساولکێتی و سەذاجەتی 2001
ڕفتار بکە ئەگەر لەو جۆرە ڕفتار بکە ئەم جارش عمری کورتە بێت و حکومڕانێکی زوو کۆتایی پێدێت. ئەڵتەرناتیڤی تالیبان ئەم جارە چی دەبێ ئەگەر بەو شێوەیە بووکە ئاماژە پێ کرد؟ ئەمە پرسیارێکی زۆر قورسە چونکە بە ئەمری واقع ئیسبات بوو ئەو حکومڕانانەی کە لە ناو خاکی وڵاتەکە بوون شایانی ئەو پشتگیریەی ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی نەبوون نەیانتوانی بە پێی پێویست ئەو وڵاتە یەک بخەن و یەکریزی بکەن و بۆ ئەوەی هەمووی خۆی بە بەشێ لەو پرۆسە سیاسیە بزانێ. لەبەرەوە زۆر زەحمەتە من بتوانم وەڵامی ئەوە بەمەوە بە شێوەیەکی ئاسان. دکتۆر محەممەد سپاس و پێزانینم بۆ بەشداری لەم دیمانە کورتەدا زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ جەنابی شەکاک بەڵێن. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. شر به سرکردایەتی ئەمریکا لە ئەفغانستانê پشتی ێریشên تەرۆریستên 11 ئێلونا ساڵە 2001 دەست پێ کرد بە پشتگیریya hêzên ئەمریکا و hevbendên Efxanî ji bo rûxandina Talîbanê ya ku hiştibû Efxanistan bibe cihekî aram ji rêxistina Elqaîdê re. Vî şerî çawa dest pê kir û çi encam dan? Piştî ku Talîbanê piraniya Efxanistanê wergirte bin kontrola xwe, hikûmeta Tirkiye jî li ser sînorê Îranê li hember pêlên penaberan tedbîrên ewlehiyê zêdetir kir. Di vê çarçovê de Wezîrê Berevaniyê yê Tirkiye Hulusi Akar serdana leşkerên xwe yên ser sînor yê di navbera wan û Îranê da kir û got ku ew destûr nadin çi penaber ji sînor derbas bin. Lê dîsa jî hin penaber di pêşengiya qaçaxçiyan da şev beriyên nû ra derbasî bajarê Wanê dibin. Beriya dîmenên pêlên penaberan ku di medya navnewtêwî de hatibûn parvekirin, li derdorê bajarê Wanê komên penaberan dihatin dîtin. Lê niha penaber da ku newerin desteserkirin, ew êdî li cihên xev di nava xanîkan da ji aliyê qaçaxçiyan ve tên veşartin. Me li nêzî navenda Wanê di nava xanîkekê da malbatekî penaberên Efxanî peyda kir ku ew beriya 25 rojan ji bajarê Mezarê Şerîf a Efxanistanê rêketine. Rêvingiya wan hin caran bi payatî û hin caran jî bi wesayîtê pêk hatiye û ser Efxanistanê û Îranê ra xwegihandine bajarê Wanê. از مزار شریف هستم دیگه به مقدار راه که آمدیم ایدی کس نکاره لافغانستان بجی حتی چه از ده آزابی جبرویه که ام همی خورتن افغانستان ولات بجتلین حتی ایدی نکاری پره خوانج پیدا بکی شف و روش شر هيا خول افغانستان نینه پرانیا کسین دکارن صاحب مینه جبنج حتی 10 سالانه طالبان چکی دکه دسته داود بجه شر بکه Talîbanê piştî serkeftina xwe li paytexta Efxanistanê diyar kiribû ku ew bi welatên din ra pêdiviyên aştiyane daxwaz dikin û ew ê di çarçova şerîeta İslamî da rêzê li mafên jinan bigirin. Lê penabera bi navê Şakîba Sedat got ku ew van gotinên Talîban bawer nakin ji ber ku Talîban tim hember jinan tundî bikaraniye. زیاد میترسن ها خب نمیتونیم یه رقم بشینیم باید بود باشیم مگه دخترای جوانا رو گرفته میبرن او طالبان me pir ditirsinên me nikarîbû warûnin pêdiviyê ku em xwe bi tevahî bigirên ew keçên ciwan dibin Pakistanê û ez ji vê tirsiyam ji ber vê yekê jî ez hatim vir شب جنگ روز جنگ اصلا هیچ خواب ندارن حتی گهشنامه وی دریجی جبر در سنورکرینی ام به ترس تف دیگرین جبر کو ام نکاریم بشوه که روا کار بکین ام هر کاری بکین چپاقش کرن لسر ماسیان یان جی کار جروانی چیلک و پازی جبر کو دما کار نکین نکاریم بجین دوی ام وی دری کارکی ببینین هێژەی گوتنەیە ku sînorê di navbera bajarê Wanê û Îranê da 295 kilometre ye û ewlehiya wê bi çavderiyên leşkeriyê qemere, têl, xendek û hin cihan jî bi dîwaran tê parastin. Li gor waletiya Wanê ji serê salê heya nehe nêzî 25,000 penaber hatine desteserkirin û 117 qaçaxçî jî hatine zindankirin. Lê di nava vî demî da tê texmînkirin ku tevî van tedbîran bi hezar penaber xwegihandine bajarên Rojavayê Tirkiyê. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. بله بینن هجام دعولی برنیت کن شاشیه که تکنیکی چه بو ما راپورتا پنیره ما عرف اصلا لیدا کو بحثا هر وقت ودیتی بحثا پنابرین افغانستان لترکیه دکه
ئەم هاجارەکردن بچین سەر راپۆرتا و بەحسا چاوە شەڕی ئەفغانستانê دەست پێ کرد و چه ئەنجامدان. پشتی کو طالبان پرانیا افغانستان ورگرت بن کنترل خو حکومت ترکیه جی لسر سینور ایران لهمبر پیلن پنابران تدبیر اولهی زیاده تر کرد. دوی چارچوبه دا وزیر بروانی یه ترکیه هولوسی آکار سردانا لشکرین خوین سر سینور یه دناوبر آوان و ایران دا کر و گود کو او دستور نادن چه پنابر جی سینور درباز بن. لیدیسا جی هم پنابر ده پیشنگی قاچاقچیان دا شب برین رون را درباز باجار وانی دبن. بریا دیمن پیلن پنابران کو د مدیا ناونوتهوی دا هاتبون پاروکرین لدردور باجار وانی کومن پنابران دا هاتن دیدن لین ها پنابر دا کو نورن دست سرکرین او ایدی لجهن خف د ناوا خانیکان دا جالی قاچاقچیان وتین و شرطن ملنیزی ناوند وانی د ناوا خانیکه که دا مالباته کی پنابرن افغانی پیدا کر کو او بریا 25 روزان جباجار مزار شریف افغانستان رکتنه روینگی آوان هنجاران به پایاتی و هنجاران جی به وسایت پیکاتیه و سر افغانستان ایران را خواهیهاندن باجار وانه. شب جنگ روز جنگ اصلا هیچ خواب ندارن. ایدی کس نکاره لافغانستان بجی حتی چه از ده آزابی. جبرویه که ام همی خورتن افغانستان ولاد بجتلین حتی ایدی نکاری پره خوارنج پیدا بکی شف و روش شر هیا. خول افغانستان نینه. پرانیا کسین دکارن ساق بمینه جبنج حتی 10 سالانه. طالبان چکی دیگه دسته داود بیجه شر بکه. طالبان پشت سرکفتن اخویا لپایتخت افغانستان دیار کرده بو کو ابو ولات دین را پیدوین آشتانه داخواز دکن و اوی د چارچوبه شریعت اسلامی دا رزل مافین جنان بگیرن. لی پنابرا بناو شاکیبا سادات گوت کو اوان گوتنین طالبان باور ناکن جبر کو طالبان تم همبر جنان تندی بکارانیه. زیاد میترسن اما خونه میتونیم یه رقم بشیم او طالبان می پر دترسینن من کاری بو وارونن پیدویه کو ام خواه به تواهی بگرین او کچین جوان دبن پاکستانی و اجوی ترسیم شبر ویه که جی از حاتم ور پنابرین کو جی پیشکتن افغانستان نو آگاهتر بویی دبیجن کو او ایدین کارن بزورن افغانستانی و دخوازن لروجاوای ترکیه کار بکن و جیان خواه بردوان بکن. منال اینجام که آمدیم از ترس و لرز حتی گشنامه وی دریجی جبر در سنور کرینه ام بترس تفدگرین جبر کو ام نکاریم بشیوه که روا کار بکین امی هر کاری بکین چپاقش کرن لسر ماسیان یان جی کار چروانیه چیلک و پازی جبر کو دما کار نکین نکاریم بجین دوی ام وی دری کارکی ببینین. هجای گوتنه کو سینور دناوبر باجار وانه و ایران دا 295 کیلومتریه و اولهی اوی به چاودرین لشکریه قمره تیل خندق و هنجهانجی به دیواران تی پاراستن. لگور والتی وانه جسر سال حیانه نیزی 35,000 پنابر هاتنه دست سر کرن و 117 قاچاقچی جی هاتنه زندان کرن. لدناوا وی دمیدا تی تخمین کرن کو تیوی وان تدبیران به هزاران پنابر خواهیهاندنه باجان روجاوای ترکیه. عارف آستان دنگ امریکا وان. بله بینن هیچ ام جاره کردن دعوالی ورنت کن دیار پرسکری که تکنیکی چارسر نبود عینی راپور جاره کردن هات لیدن هر حرامی بردوام بکن. باجار مزار شریف یک ج باجار افغانستان یک کو تفگر طالبان دوان چند روزن بوریدا کنترل کر بری 23 سالانجی طالبان او دور پیش کرد بو به هزاران رونشتوان و کشته بون. ده وی راپورته ده دو جنن که جه کمکوژی طالبان رزگار بون جدنگ امریکا را بحثا خمن خود کن لدور سبروج افغانستان دبن دستلاداریا وی گروپه ده. هەدیە عیسازادە چالاکوانێکی ئەفغانی تەمەن 26 ساڵە و سربەکەمایەتی حەزارەیە لە ئەفغانستان. مانگی 12 وڵاتەکەی خۆی جێهێشت تا لە ئەمریکا داوای مافی پەنابەری بکات. بەڕەچەڵک خەڵکی شاری مەزار شەریفە لە باکووری ئەفغانستان و یەکێکە لە ڕزگاربووانی ئەو کۆمەڵکوژیەی چەکدارەکانی تاڵیبان هەشتی ئابی ساڵی 1998 لە شارەکان جامیاندا. دەیگەڕێتەوە چۆن ئەحمەدی برای کەوکات تەمەنی 13 ساڵان بوو بۆ تا قوربانی. نازانم لە چی یاسایەک چ کتێبێکی ئاینی دانووسراوە دەتوانیت منداڵێکی تەمەن 13 ساڵان بکوژیت بە بەستنەوەی بە ئۆتۆمبیلەکە و ڕاکێشانی بە شەقامەکاندا. بەپێی راپۆرتێکی ساڵی 2001 حکوومەتی ئەمریکا چەکدارەکانی تاڵیبان دوای گرتنی شارە فرەنەتەوەیەکە لە نێکەم 2000 مەدەنیان کوشت. لێکۆڵەرانی مافی مرۆڤی نێودەوڵەتی دەڵێن ژماری کوژراوەکان چەند هەزار کەسێک زیاترە و زۆر لە قوربانیەکان لە تەقەکردنی هەڕەمەکیانەی تاڵیباندا کوژراون.
ئەمریکا دەڵێت کۆمەڵکوژیەکەی ساڵی 1998 لە ڕوویەکەوە تۆڵەکردنەوە بوو دژی ئەو هێزانەی حەزارە و ئۆزبەکی کە لە شاری مەزار شەریف ساڵێک پێشتر 2000 چەکداری دیلکراوی تاڵیبانیان کوشت بوو دوای هەوڵێکی شکست خواردووی ڕێکخراوە تۆنڕەوەکە بۆ گرتنی شارەکە. راپۆرتەکە دەڵێت زۆربەی ئەوانەی لەلایەن چەکدارە سونەکانی تاڵیبانەوە ساڵی 1998 کوژران حەزارە بوون کە شیعە مەزهەبن. معسومە ژنێکی حەزارەیە کە لە مەزار شەریف دەژی و خۆشەویستانی لە کۆمەڵکوژیەکەدا لە دەست داوە. پێشەوەی تاڵیبان شارەکە بگرێت قسەی بۆ دەنگی ئەمریکا کرد. دەیگەڕێتەوە چۆن چەکدارێکی تاڵیبان لە بەرچاوی پیاوەکەی بەگولە کوشتووە. بۆ پاراستنی ناسنامەی ئەم کەسە دەنگی ئەمریکا دەموچاوی داپۆشیوە. دەڵێت لە کۆمەڵکوژیەکەدا کوڕەکەی ون بووە و هێشتا نەیان بینیوەتەوە. هێشتا چاوەڕوانی هاتنەوەی کوڕەکەمم ئەگەر زیندوو بێت ئەگەر زیندوو نەبێت ئەوە تالیبان کوشتێتی چاوەڕوانی هاتنەوەیم. هەرکە تالیبان بە خێرایی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەفغانستانی کۆنتڕۆل کرد گروپەکە بەڵێنیدا لە هەندێک ڕووەوە وەکو جاران توندڕەو نەبێت. هەدیە عیسازادە دەڵێت ئامادەیە لە تالیبان ببورێت ئەگەر ئەوان بەڵێنەکەیان بەرنەسەر. دەگە هیچ شەڕبەندە ئەفغانە دا هیچ جای بێگونانە نابێت هیچ خەڵقی مەدەنی دیکە بکوژرێت نابێت هیچ منداڵ و کچێک ڕێگەی خوێندنی لێ بگیرێت نامەوێت هیچ کچێکی دیکەی ئەفغانستان ئەو ئەزمونە بکەن کە من پیایدا ڕۆشتوم دووبارە بگذرە. بەڵام مێژنووسی ئەفغانی زەهرا لوتفی کە لە شاری بۆستنی ئەمریکا دادنیشێت گومان دەکات تالیبان گۆڕابێت. چەندین ساڵە سیاسەتی تالیبان بریتی بووە لە بە ئامانجکردن و کوشتنی حەزارەکان. معسومە دەڵێت نیگەرانی چارەنووسی کچەکانێتی. دەڵێن تالیبان کچانی لاوە و جوان بۆ خۆیان دەبن تا بیان خوازن کوڕەکان لە ماڵەکان دەبن و شەوان کوژن نەژن نەپیا و کەس سەلامت نییە لەگەڵ کچەکانمدا پەنا بۆ کێ بەرم. میدیاکانی خۆراوە دەڵێن ئەفغانەکان لەو شوێنانەی تالیبان گرتوونی باسییان لە چەندین حاڵەت کردووە کە تیایدا ژن ناچار کراوە شوو بە چاکدارەکانی تالیبان بکات. بۆ مەهدی مەهرین نامۆ عەبدوڵڵا دەنگی ئەمریکا واشنگتن. بەێ بینەر هێژا دیارە راپۆرتا کۆمە دەستپێکی بە بەحساوەیەکی کردبوو ئامادەیە و راپۆرتا کۆمە گوتبوو تێدا چاوە شەڕێ ئەمریکا لە ئەفغانستانی ساڵە 2001دا دەست پێ کرد و چه ئەنجامدان فەرمووان تەماشێک. پشتی کو طالبان پرانیا افغانستان ورگرت بن کنترل خو حکومت ترکیه جی لسر سینور ایران لهمبر پیلن پنابران تدبیر اولهی زیاده تر کرد. دوی چارچوبه دا وزیر بروانی یه ترکیه هولوسی آکار سردانا لشکرین خوین سر سینور یه دناوبر آوان و ایران دا کر و گوت کو او دستور نادن چه پنابر جی سینور درباز بن. لیدیسا جی هم پنابر ده پیشنگی قاچاقچیان دا شب برین نون را درباز باجار وانی دبن. بریا دیمن پیلن پنابران کو د مدیا نامنوتهوی دا هاتبون پاروکرین لدردور باجار وانی کومن پنابران دا هاتن دیدن لین ها پنابر دا کو نورن دست سرکرین او ایدی لجهن خف د ناوا خانیکان دا جالی قاچاقچیان وتین و شارتن ملنه بەداخەوە بینەرانی عزیز ینی کێشە تەکنیکیەکەمان بەڕاستی ئەوەندە گەورەیە کە تەنانەت لە ژووری کۆنتترۆلیش ناتوانێت ڕێی پێگیرێتتر وەک خۆتان دەزانن ئەمە کۆمپیوتەرە کە ویستی شتێ بکە دەیکا بەرحاڵ دەگەڕێنەوە بۆ بەرنمەکەمان و لەگەڵ ئەوەشدا کە هیچ کۆمەکێکی دارایی وەرناگرێت بەڵام مانگی سووری کوردی بەردەوامە لە دابینکردنی یارمەتی و بەهاناوەچوونی ئاوارەکانی ئافرین کە لە ڕەوشێکی ناهەمواردا دەژین. 19 تباغ روژا جیهانی کار مروویه کو کدا خباتکارن آلیکاری جبو بلنگاز و دربدران دی پیروز کرن. عبدو یک جوان خباتکارانه ده هیوا سوریا کردا وک شوفیر امبولانس کار دکه به دلداری و بینافبر جبو هر آلیکاریا لزگین سفر بره دوروی کار خواه کو اوجه حز دکه جمر آخفی دوغم نل دركاتنا العفرين دركاتنا ما فرد دي بر زحمتها بكاستنا يعني يردمي بك كاستنا حورك بهافرو ام كوشبر بينا وطبعا امجي جيب حاجات يردمي بام هوتن تفه في سور بي مدي يعني منظمات انسانيه انسان هبي درمان گره گندو من انسان هنا برين بي برينه وان داماد دكرن مجي والله ناس شومر مجي من حسكر وكاري ما قلت تمام اجي حد من اشتكابم وكاري دما دربون عفرینیان جبو پناگاه شهبا هریم کاول بو کوشر اندجوار لی رودابون
وی چاغه هیوا سوریا کرد بارکی گران دا سر ملی خواه جبو آلیکاری داینا گلی هاتیه کچبر کرن. ریوبریا هیوا سور دور کار و خبات وان آگاهی پاروه کرن. 7 نقاط ما طبي ما أوفاكرن بكادر خوف طبي ملي إسعافي ده هلبت أستنجي ما دديت الدسبيك ده كم بين دكتورة اختصاصيين لو ما كريمة زيادتر ملي إسعافي ده بي ملي دعم نفسي ده بي ملي إغاثة ده بي سلات غذائية ده هاتن بالاكرن أوليكوري زوروكا ملي شير ملي حفظة ده هاتن كرن کاری هیوا سوریا کرد لپناگاه شهبا نبه ثانی بردوام دکه جبر کو دستک داین آوان کیمه و کارمندین پزشکی جی هندکن هر وها پر جاران او نکارن نخاشان یان بریندارن تو باران ارتشا ترک و یم پقینا ماینان و گوهزن باجار حلبه چمکی هریم دور پیچ کریه و دو پیچکردن ها در دوری شبه چه کریه آستانگی ما زده کردن یک جوان ماکین اضافه ام نکن نخوشن گر گرام بن نخوشیوان گرام بن در بازی حل بکن یه دن درمان اف بی دمک 3-4 مهانه درمان پر کم بیاد هندر نقطه ما دو جبر کود نقطه ما ام ببین ملی درمان و ملی امراض مزمنه دو وقت هوا سور را کری سر ملی خو درمانی شهری هیا لاف بی دمک ام نکن پیدا بکنی حتی جیکو پیدا بکه هجمارک پر هندک